لەم تەوەرەی پرۆگرامەکەیە باز لە گرنگی و پێکهاتەی شیری دایکەکەین کە بەردەوام هەموو پزیشکەکان هەموو پسپۆرەکان هەر کەسێک کە شارەزایی لە شیری دایکە هەبێت بەردەوام ئەڵێن شیری دایک یەکەمینە و هیچ جێگرەوەیەک نییە، هیچ نمونەیەک نییە و هیچ شیرێک نییە لە تەواوی دنیاە ڕکابەری شیری دایک کات. ئەمە بۆچی وە ئەڵێن باز لە گرنگی و کاریگەری شیری دایکەکەین و ئەگەر شیری دایک بەهۆی دەوامکردنی دایکەکەەوە بێت یا های گرفتێکی ترەوە بێت چۆن جێگرەوەیەک بۆ ئەم شیرێدا بنێن کە شیری قوتووە بەڵام هەرچەندە لە ڕووی پێکهاتەوە دکتۆرەکان ومیان پێمان لەن کە جێگرەوەی شیری دایک نییە. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کۆچەر عومەر پسپۆری نەخۆشەکانی منداڵان گفتوگوی تەوەرەکەمانەکەین. دکتۆر سڵاوت لێ بێ بەخێر بۆ ئێوە ئەوەندە باسی شیری دایکەکەن. بنای خۆی بەخشندە میرەبان دووبارە سڵاوتان لەبێت. طبعا شیری دایک یەکێکە لەو نیعمەتانی کە خوا بە مرۆڤاتی بەخشیوە بەگشتی باشترین و چاکترین خۆراکی سەرزەویە. هەتا قیامەت هیچ شیرێک هیچ شتێک دروست نابێتەوە بەقەت شیری دایک گەورە بێ. بۆیە بەڕاستی یەکێکە لەو خۆراکانی کە سەرەتای تەمەنی مناڵی یاخود سەرەتای ئاشنابوونی مرۆڤ بەسەر زەوی پێی ئاشنا بێ و لەگەڵی ئاژی هەتا تەمەنێ بێ بە شەژمانگی یەکەم. خۆراک شیری دایک پێکهاتێکی زۆر تایبەت و سروشتی و سیحراوی هەیە. بەڕاستی منەڵم سیحراوی بە زمانی خۆمان بۆچی لەبەرەوەی شیرێکی ئەبدەیتە، یعنی لەوە ئەچێم قسەی من جۆرەك لە مجازەفەی تیاابێ بەڵام هەمووی حقیقەتی علمین. شیری دایک ئەگەر ئەمڕۆ پلەی گەرمی سلێمانی وەرگین 45 بۆ نمونە ڕێژی ئاوەکەی ئەوەندە زۆرە مناڵەکە بە هیچ شێوێ نایڵەتینوی بێ. هەر ئەو دایکە ئەمڕۆ سوار تارێک بێ بچێ بۆ مۆسکۆ پلەی گەرمایتە سەر 20 ڕێک خستی شیرەکە هەر پێشوشی دوای ئەوی باتێ خستی شیرەکە گۆڕێ بۆ یکێک کە پلەی گەرماکە 20. یعنی ئەمە تەنها لە شیرای کامشتا هەیە بە سەعات پلەی گەرمی ڕێژەی ئاو پێکاتی ناو شیری دایکە گۆڕێ کە لە هیچ شیرێکە بە هیچ جۆرە خواردنی شتووە دروست ناکرێ. بەڕاستی هەر ئەو دایکە بۆ نمونە لە وەرزی بەهارایە ئەمڕۆ دنیا گەرمە شیرەکەی ڕێژەی ئاوی زیاترە سبەینێ بارانێکی چاکەبارە و دنیا فێن کە سار دەکاتەوە ڕێژەی ئاوی ناو شیرەکەی گۆڕێ. بۆیە سەرڕای ئەمە شیری دایک کۆمەڵێک تایبەتمەندی تری هەیە کە لە شیرەکانی ترانێ کە لە شیری فۆرمولا قوتۆکانان نیە. هەندێک دژەتەن هەیە کە لە ناو شیری دایکە زیندون مادەی زیندون کە لە شیری قوتوانیە مەسەن لەوانە IgA-مان هەیە کە دژەتەنێکە بۆ بەرگری مناڵ زۆر زۆر بەسوودە کە بە هیچ شێوەیەک هیچ کۆمپانیاک ناتوانێت دروستیکە. ئێمە زۆر جار کاچینە مؤتەمەرێکەوە لە شوێنە وڵاتێک شەریکەیەک مەسەلەن ڕاعی ئەو مؤتەمەرەیە سنگ دەرەپەڕێنێ ئەڵێ شیرەکەی من بەچی خۆی ئەناسێنێ ئەڵێ شیرەکەی من یەکێکە لەو شیرانی کە زۆر نزیکە لە شیری دایکەوە یعنی شانازی ئەوان نزیک بوونەوەی لە شیری دایک. بۆیە بەڕاستی شیری دایک ئەو حاڵەتەیەکە یاخ بڵێن ئەو دیاریە جوانەیە کە مرۆڤایەتی هەتاوەکو هەتا دنیای قەرزاری خوای گەورە تەنها بە شیری دایک. بەڕاستی چونکە نیعمەتێکە هەم هەرسی ئاسانە هەم خواردنی ئاسانە هەم زۆر زۆر بەسوودە هەم ئەوەی کە تۆ بە خەیاڵتان نایە لە گەشەی مێشکی مناڵە ئەوەی کە مناڵ پێویستی پێێتی لە شیرابوونی هەیە لە شیری دایکە بەبێ ئەوەی کە دایکەکە یەک زەڕە خۆی هیلاک. باشە دکتۆر باسە لە گرنگی شیری دایک کرد. هەمیشە دایکە کە لە قۆناغی دووگیانیا بێ نوزیکە بێتەوە لە دایکبوونی مناڵەکەی زۆر ئامۆژگاریە کرێ لەلایەن چواردەوریەوە ئەڵێ هەر هیچ نەبێ ژەکەکەی ببە مناڵەکە چونکە ژەک سوودی زۆر زۆرە. ئەمە تۆ کەمێک باسی ئەوەمان بۆ بکەیت چ سوودێکیە ژەک؟ بەڵێ ژەک زیاتر شتەکە بە عام باسکەم. هەموو جۆرە شیر دەرێک جگە لە دایک هەمووی کە مناڵی ئەوێ ژەکی هەیە هەموو جۆرە شیر دەرێک ئیتر ئەسپ ئەگریت مەسەلەن حیوانی وردە ئەگریت حشتر ئەگریت مەسەلەن مانگاد و لە ڕوو جەنابتان و بینەران بگەڕێتەوە بۆ سەروەرین و گەورەتیان کە مرۆڤە. ژەک ئەو پێکاتێ کە هەندێک جاڕڵین شیر نییە پێکاتێکی جیاوازە لەبەرچی تەمان شیری دایک لە 6 پرۆتینە لە 50 چوریە لە 100 باقی تقریبا کاربۆهیدراتە بێ لە پرۆتین و کانزاکە بێ لە کانزا و شتەکانیت. طبعا ئەم ژەکە زۆری پرۆتینە بەشێکی کەمی کاربۆهیدرات و چوریتیە. ئەمە ژیامەتی چیات ئەگەر تۆ نان پۆی لە ماڵەوە برنج و شلە و کۆمەڵی خواردنە بۆ دانن زەڵاتە و شتێکی زۆری لێوخۆی بە زۆرێک پارچە گۆشتی حیوانی ئەوەنەوە بەدانن
پارچەیەکە خۆی ئەڵێ یەک دینیانە نەخواردەوە قورسە پرۆتین ڕاست. بۆیە ژەک هەم زۆر ئەمێنێتەوە لە مایدەی مناڵەکە هەمیش هەز بە تێربوونێکی زۆر ئەکا بۆ ماوەیەک چکە تۆگە دیقەت بێ 2-3 ڕۆژ یەکەم دایک شیری نییە ژەکەکەش کە مناڵەکەی خوابوونە لە ڕۆژێکە دایکە لەوە چێ 2 سیسی هەتا 20 سیسی یعنی ناکاتە ڕقەبێ زۆر جار ئەوەنش ژەکی هەیە بەڵام بەقەدەر 50 ڕقم پرۆتینی تێە وازەحە ئەو دایکە کە ئەو ژەکای بە مناڵەکەی 2-3 قومیلیا مناڵەکە دەمی لێ بەرە چکە قورسە کە یخوایسە تێرێ بپی بەڵام هەنی حاڵەتمان هەیە بۆ منە مناڵێک پێی تێر ناخوات ئەمە واردە شتێکی دەگمەن بێ دایکەکە توانێت لەگەڵیا مثلەن بۆ چەند ڕۆژێک شیری کەیباتێ هەتاوەکو سنگی خۆی بژێت بەڵام ئەمە زۆر کەمە بەڵام وڵاتی ئەمە قەنعان ناکا بەمە ئەڵێ وەڵا شیری تیانێ ژنەکە و تۆ ئەو ژەکە کێتە دەرێ ئامادەکارێ بۆ شیرەکە تا ژەکە کە بەتاوێنێتە دەر سنگی نابژێتەوە لەبەرەوە زۆر جار ئێمە ژەکەکە هێڵنەوە نایە بە مناڵەکەش دەزەکا بە شیری قوتوویەکسەر کەمە بەڕاستی هەڵەیەکی زۆر باوە تۆشتێکی زر هێرە ناودای کەناڵە مناڵەکەم تێری پێ ناخوات ئەمە وەڵامی تۆ چیە بۆ من تەحەدای هەموو دایکێکەکەم بە مەزبوطی بە شوێکی تەندروست ژەکەکەی دەربێنێ پێ بە مناڵەکەی ئەگەر دوای ژەکەکە نەخەوت سەی نەونویان لە سایەکی کەناڵە هەموو شتێک ئیستثنایی تایە ئەگەر مناڵەکەی بەلانی کەمەوە 2 سەعات بەو ژەکە نەخەو بڵێ لە ژیانما من دکتۆریم نەکردم ئەزانی بۆ چونکە ئەو پرۆتینی کە لە ژەکایە زۆر قورسە یعنی شلەیەکی لینجاوی زەردە یەک منتە عەرزکەم زۆربەی دایکان لە ماڵەوە خەستی شیریان کڕیوە خەستەیەکە کڕی بۆ کیشێکوانە ڕێک ژەک ئاوایە وەرە یەک کەوچی چێژ لەو خۆچی لێت چەند قورسە ژەکیش ئاوایە بۆیە پێکاتەی ژەک کە دێبە تەمەن پڕپڕە لە دژەتن یعنی ئەمەدەی بەرگری تیا بۆ مناڵەکە بۆ منە دەوری چی تریژە بینە و ژەکە دەوری لاگزەتە ببین ینی مناڵەکە هەومان دیمان مناڵی ساوە پیسایەکی ڕەشی هەیە ئەم ژەکە کە ئیخوات وەکو مولەمەعێک وایە یارمەتیە کە ئەو پیسایش بێتە دەرەوە یعنی زۆر ئیشی هەیە مۆزوعی ژەک بەس ئێمە بەڕاستی لە گرنگی ئەمانە حاڵی نەبووین زۆر جار ئەم ڕۆژن بەڵێ ئەم ڕووکردنەوە نادێ بە دایک ئێستا بۆ منە دایکانی دووجان کە ئەگەنە مانگی ئەخیر ئەبێ خولێکی ڕاهێنانیان هەبێ چۆنەتی ئامادەکردنی سنگیان 2-3 ڕۆژ یەکەم چی لەگەم مناڵەکە مامەڵە بکە بەتایبەتەوە ئینکە یەکەم مناڵیانە بەخواو هەیە 5 مناڵێتی ئەمە زوونانەی نییە بەداخەوەڵێ بۆیە ئەم ڕاهێنانە ضرورە بەتایبەتی لە چەند ڕۆژی یەکەمە دایکەکە ڕابێنێت لە کۆمەڵک پەرساری کارامی لەبەردە سابێ فێری کە چۆن شیر بۆ مناڵەکەی حازەکات چۆن سەنگی هەڵدۆشێت ژەکەکەی چەند باتێ فێری پێکاتەکەیکەن بووی دایکەکە تێبگا لەمانە ئێستا لە ئەمریکا لە 2022 وا ئەزانم بەحسێکیان بڵاو کردبەوە لە 180 ئەو دایکانی کە لە BF دەرێت بەشی هاوڕێ مناڵێتە دەرەوە هەمووی بڕیارە و شیری خۆی بە مناڵەکەی ئەمەنە ڕاهێنانیان پێکەن و تەوعیانەکەن ئەم لە 180 دەرەوە لە ماوەی 3 مانگەدا بەزێ بۆ لە 160 هەموو دەستگا بە شیری قوتوو ئەوەی تر ئەم چاولۆکە و خۆ لە ناو خۆمانە شتانە لە هەموو عالەماوە لە ماوەی دوای 6 مانگدا بەزیۆ بۆ 137 یعنی لە 137 دایکی ئەمریکی شیری خۆیان بە مناڵەکەی لە دوای 6 مانگ هەمووی وازی لێنێ تریا ستایلی ژیانە ئیشکردنە مەشغەڵەتە یا مەسەلەن نایە مناڵەکەی لەگەڵ پێ بەس بێ یعنی تەمەڵی خۆیەتی احترامان یعنی ئەوە شواردە ینی کۆمەڵک فرۆهۆکاری ئەم شتە بەس ناکرێت لە کۆمەڵگەیەکی پێشکەوتوی کۆمریکایە ئێستا وڵاتی ئێمە زۆر باشتر لە پێدانی شیرە بە خۆشحاڵیەوە نشی دایک زۆر باشین تی کاریگەری قەیرانە هەرچێ بێت ڕۆیکی ئیجابی هەیە کە خەڵگەڕاتەوە بۆ شیری دایک باشە دکتۆر ئەو دایکانن کە بەڕێگەی نەشتەرگەری مناڵەکانیان لە دایکە بێ بۆ نە مناڵەکە زووترێتە دەرەوە وەک لە دایکەکە ئەبینی هەتا ئەم دایکە خۆی بڕیاری ئەوە یاوە کە شیری خۆی با بە مناڵەکە بەڵام هەتایەتە دەرەوە لە ژووری نەشتەرگەری ئەڵە مناڵەکە زۆر گریاوە هەستەکەین برسی بووە ڕاستەخۆ ڕقمێک لە شیری قوتویان بۆ کردووە دوجار ئەڵی تر مناڵەکە تامی ئەو شیرەی کردووە و شیری دایکەکە ناخوا کۆمنتی تۆ چێ لە سەرامە خۆی بە تەبیعەت وایە هەنێ شتێ بێ حقیقەت باسیکەی بەڕاستی شیری دایک وەکو عەرزم کردن لە 6 پرۆتینە بەڵام شیری قوتو لە 30 پرۆتینە بەڵام کام پرۆتین 2 پرۆتین بەراورد دەکرێت بە یەک نەخێر هەرگیز لەبەر ئەوە مناڵەکە بەلایەوە چێژی خۆشترە لەزەتی لێ بینێ ئەو تا چکۆ یەکەم شیرەی خوات دۆم شیر نییە وەرە مناڵە هەیە شی دایکە خوات 5 مانگە شی دایکێ خوا ئەو دایکە شێدوە بەدەستەوە ئەڵە دکتۆر ناتوانێت شیری قوتو ناگرێت تفکاتەوە لەبەروی تامی شی دایک تایبەتمەندی خۆی هەیە چکە سووکە بۆ مناڵ هەرسی ئاسانە باشەواتە لە یەکەم چرکەی کە ئەو مناڵە لە دایکە بێ ئەم شیرە تامەکە
هەست بەواکە دواتر شیری دایکی نەخوارد بوو لە تامێەوەی تر خۆشتر بوو. ئارەوەڵام مناڵ زۆر زیرەکە لە شتا خبووە نییە چاوێکە گەڕ هیچ نازانێت هەروەڵا ئەنی دوای نوێی ترانسفەر مۆزوع باسەکەم کە زیریکی مناڵ لە چیا لەو تەمەنێ ئەو دقی کە دایک مناڵەکەی لێ بێتەوە چ بە بەنجی تەمان ئێمە سێ ژۆر لە دایکبوونمان هەیە لە دایکبوونی سروشتی لە دایکبوونمان هەیە بە بەنجی عام کە قەیسەریە لە دایکبوونێکمان هەیە هەر قەیسەریە بەڵام بەنی و بەنج ئەم دایکە کە شیری خۆیاتێ ئەگە بە بەنجی مۆزوعی بیبێ مناڵەکە بەنی و بەنج یاخود بە سروشتی بیبێ یەکسەر ئەتوانێت مناڵەکە بخاتە سەر سن و شیری باتێ ئەمێنە تۆ چی ئەمێنە تۆ بەنج عامەکە بەنج عامەکەش تقریبا سەعاتێکی پێچێت تاوەشێتەوە پێشۆخە دایکێ توانێت سنگی هەڵدۆشە ژەکەکەی کە مناڵەکەی لە دایک و ژەکەکەی بنێ دایکە بە ئیسراحەت خەبەری بێت و دواتوانێت شیری خۆشی بات بۆ ماوەی چەندێک دابنرێ هەر ژەکی باتێ بەڵێ ئەو ژەکە بۆ ماوەی چەندێک دابنرێ ئاساییە دکتۆر دەری بێنێ لە سنگابی خاتە سەلاجەکەەوە حەزەکە ئەم شۆ دەری بێنێ سبێنی عەسر مناڵەکەی بێ هیچ کەشەی نییە هیچی لێ نا شیری دایک 24 ساعت لە ناو سەلاجە هیچ شتێکی لێ نایە 6 مانگ لە فرێزەر توانێت هەڵیگرێ 6 مانگ بەس بە ئاوگەرمی کاتەوە تاو ئێدایکمان هەیە من نەخۆشی خۆم هەیە چۆ بۆ گەشتی عومرە خوالی قبولکە 15 ڕۆژ 20 ڕۆژ پێشەوە خەریکی شیرگرتن بوو تا هاتەوە مناڵەکەی شیری خۆی خواردەوە کەمە زۆر دەگمەنە لە وڵاتیێمە بەڵام ئەکرێ ڕووبا هیچ طبیعیشە زۆر سروشتیە چکە سنگێکی دایک بەشی دوو مناڵەکە یعنی دایکێکە توانێت شیری 4 مناڵ بێکەوەات هیچ کێشەیەکی نییە بەبێ بەڵام مناڵمان هەیە ئەڵێ دکتۆریان دایکی ئەڵێ دکتۆریان مناڵەکەی من تێ ناخەوە بەم شیرە دایکە هەر ئێمە هەر تێناوە هەر ئەگری ئێبێرە بابی خوا تۆ قچە بەسەرەوە بابی خوا تۆ شیری خۆت سووکە باشە هەرسی ئاسانە مەسەلەی کورداری ئەڵێ مشکەکە چێتە ژێر نازەم دۆڵابەکە و تێتە دەرەوە مناڵەکە برسێ بێت توانی ئەوەندە خێرا بێت لە بری سووکە وەکو عەرزم کردن پرۆتینی کەمە بە تایبەتیش ئێمە هەندێک جار فێری ئەو زانیاریە نەبوون کە مناڵە بێ بەلایانی کەمەوە تا چارەکێ شیر بخوا چوە 5 دقەیە یەکەم زۆرینی ئاوەیەکی خوات لە 5 دقەی دووەمە ئەنجا کانزاکان وردە زیاکە لەگەڵ پرۆتینە 5 دقەی خیر چەوریە زۆرینی پڕە لە چەوری بۆ ئیتر لە 5 دقەیە خیراتر تۆزە دو سێقمەخوا دەمبەرە دو سێقمەخوا دەمبەرە بێ قورسە هەتا وای لێ مناڵەکە مەڕە بێ پێی ئەم شیر خواردنە تەندروستین جۆری شیر خواردنە کەمەی خوارد بەلانی کەمەوە 2 ساعت مناڵەکە خەوی لێکە بەس ئەوانە بێ هەر زۆرە شی برسیمە تۆرای خواردەوە دوای ساعتێ برسێتەوە دوای نیم ساعت برسێتەوە چکە زوو بەتاڵە بێتەوە مناڵی چۆکو گەورە نییە سروشتی جسمی وایە سیگنال زۆدا بە برسێتی باشە دکتۆر لانی دەرونی دایکەکە پەیوەندی بە بڕوو پێکاتی شیرەکەەوە هەیە تۆ لە کاتی دووجیانی دایکەکەیە لە ئێستاوە بڕیار بات کە ئەم شیری خۆی ئایا بە مناڵەکە ئەمە کاریگەری لەسەر زیادبوونی بڕی شیرەکە و پێکاتی شیرەکە هەیە زۆر زۆریش نەکەم بڕوان پێ بکە دایکە بووە هاتۆ بۆ کلینیک گریاوە ئەموو بۆ ئۆگریت ئەی لە بری مناڵەکەم یەک ڕۆژ دوو ڕۆژ کە بێتاقەت و کێشەیەکیانە نەزانم نەخۆشی برایکی تووشی نەخۆشی شێ پەنجە شتێکی ئابوو ئەی ئەم دوو ڕۆژە شیرم تیانەماوە وازەحە یعنی لە ڕووی دەرونیەوە کاریگەری زۆر زۆرە لە سەم دایک یعنی بۆی منە هەر خۆی مناڵەکەی نەخۆشە شیرەکەی کەمەکە کێشەیەکی خێزانیە شیرەکەی کەمەکە خۆی بێتاقەتە لە ڕووی دەرونی هیچ شتێکیش نییە هەر بریت لە مۆزعی دنیا کاتەوە بێتاقەتە بە شیرەکەی داوت بە پێچوانەشۆ بیری ئیجابی گەشت و سەیران و گەڕان دڵی خۆش بێ دایکەکە شیری زۆر زۆرە بێ یعنی کاریگەری ڕاستە یان دایکێکە دایکبوونی مناڵەکەی لە ئێستاوە بڕیار بە بیرکردنەوەی خۆی من قسە لەگەڵ مێشکی خۆی بکە بڵێ من شیر نایم بە مناڵە بەڵێ عەرزم کردی ئەبێت تیمێکە بێ ڕاهێنان بە دایک بکە ئێستا ئێمە ڕێعای حەواملمان هەیە چاودێری دووگیانی داخڵێکن کوتانەکانی وەرەکە هەندێک ڕێنمایی ئێنێ بەڵام وەکو پێویست نییە بەڕاستی خۆ دەستیان خۆش بێشتێکی زۆر باشەکەن بەڵام بەدنیا مەستافی تایبەتی ئەبێ کۆمەڵێک کەسی مختص و خاون ئەزمون لەم شوێنە ئیشکەن یعنی چکە خۆ دەزانین ڕێژەی دایکانی دووگیان بە دڵنیای لە هەموو عالەمە هەروە زۆرە تەوزیعەکەی بەسەر بنکە تەندروستیەکانە هەندێک ڕێنمایی هەیە لەسەر شی دایک ئەبێ بە دەفتەر پیان بدرێت ڕاهێنانیان پێ بکرێت چۆن ئێستا بکوزاوی تازە ڕاهێنانیان پێکەن خولیان هەیە ئەم خولانە نەبینن نایڵن عقدی زەواج بکەن یعنی ئەمە بەڕاستی شتێکی زۆر باشە هەنێ گرفتی خێزانێن بواسەکەن سەرەتای ژیان مۆزوعی لە دایکبوونی بڵێن پەیوەندی دایکەکە و مناڵەکە بە هێسترەکەات زۆر بەدڵنیایە چکە دایکەکە بەر چاوڕۆشنە ئێستا من نەخۆشە بۆ خەستەخانە مەسەلەن دایکواکن تازە ناڵێن بۆ یەکەم ناڵێنە دایکواکێکی زۆر ئێجوکەیت و تێگەیشت و ڕێک و پێکرد بەزا دکتۆر ئەمە هیچ لە پێدانی شیر نازانی چەند سەعات جارێ مناڵەکە شیری بینێ خەوتووە دڵمان نایە خەبەریکەی شیری بینێ یعنی مناڵەکەی 5 ساعتە خەوتووە هەفتەیەکە لە دایک بووە
دڵی ناتۆ خەبەری کاتەوە شەکری دا ئەوەزێ چونکە ڕێژەی شەکری خەزنکاو لە جگەری مناڵە کەمە بۆ یە کە مناڵەکە شیرت داپی مەفروزە لە 3 ساعتێ نەپەڕێ بە تایبەتی هەفتەی یەکەم لەبەرێ ئەو مناڵە شەکری هێتە خوارە وردەوردە بۆ تووشی گرفتی کە نەبێ ئەو کاتە خۆت خەبەری کردەوە شیری بەرێ زۆر باشە دکتۆر اینجا ئەمەی دایکان زۆر قەلق و سترێسە بین ئەڵێن مناڵەکەمان تێری نەخواردووە مناڵەکەمان بە تایبەت لە سەرەتاکانی لە دایکبووناوەکو خۆ ترسی ئەومان هەیە کە مناڵەکە شەکرەی دابەزێ ئەڵێن مناڵەکە بە شیری ئێمە تێر نەبووە ڕاستەوخۆ حەزەکەین شیری قوتووی پێبین ئەمانە تا چەند بۆ نمونە گرنگە ئێمە دایکان قەنەعەت بۆ بکەین کە بەڵێ ئەو شیرەی کە لە دایکەکەیە شیرێکە تەواو مناڵەکە تێری پێخوات پێویست ناکات تۆ خەلەقبی پەنابەری تەبەر جێگرەوەی ئەمەکە هیچ جێگرەوەیەکی نییە هەر کاتێک ئەم نیشانە و لە مناڵا بینی ئەوە دڵنیا بە کە مناڵەکە و تێرشیرە کێشەی نییە یەکەم لە ڕۆژێکا 5-6 دایبی قورس پڕ لە میز احترامن بۆ جەنابتان و بێنەران ئەیگۆڕیت ئەمە یەک دوو مناڵەکە دوایشی خواردن زۆربەی کات خەوی لێکەیە سێ کێشی بە شێوکی تەندروست زیاکە ئەم سێ نیشانەیە کە مناڵەکەت گەشەی باشە و شیرەکەی پێکەوێت تێرشیرە بێت هیچ گرفتێکرد نییە لە غێری ئەمە هەندێک گرفتی ترێ مناڵەکە سکیا و سێسکی باکە گریانی هەیە ئەکڕوزێتەوە جار مەسەرەن بەڵام شی خواردنی باشە کێشی زیاکە ئەمە شانی ئەوە نەدایک و باوکی کابە گرفت و پەراماری شیری قوتوبە بەڕاستی بەڵام زروفی تایبەتی دایک و باوکە بێ و حاڵێکی ئیسtisنایە بەڵام وەکوی کە بتوێت بەهۆی ئەم کارانە بچێت سەرشی قوتوب بەڕاستی گوناح من هەرگیز لە ژامە الحەمدلە تەوسی دایک و باوکم نەکرد بچێتە سەرشی قوتوب بەس خۆی زروفێکی تایبەتی هەیە و توێتی حەزەکەم مەڵاڵەکەم مەسەن مۆزەفە دەوامی هەیە یان شتێک حەزەکەم ئەو کاتە بە ناچاری بەنابێنە بەر ئەو شیرانە باشە دکتۆر زۆر دایکی کێشەیەوەی هەیەڵێ من حەزەکەم شیری خۆم بم بە مناڵەکە بەڵام مناڵەکەم ئەمکی دایکی ناگرێت ئاساییە بەڕای تۆ بۆ نە شیری دایکەکە بخرێتە ناو مەمەوە و مەمە شوشەوە بدرێ بە مناڵەکە یاخودنا خۆی ڕاهێنانی مناڵ لەسەر عیب نەبێت لەسەر سنگی دایک لەسەر گوی مەمکی دایکەکە زۆر ڕوتە گلوی کە تۆ فێری مەمکەیەکی سەناعی بکەی بەڵام لە ناچاریە ئاساییە بەس تۆ ئەم حاڵتە کە مناڵەکە دەم دەنێ بە سنگی دایکەوە ئەم ئیحساسە دروست نابێ خۆی لەگەڵ مژینی سنگی دایکە هۆرمۆنی ئۆکسیتۆسین دەرەدرێ باشە لەگەڵ پرۆلاکتینەکە شیرەکەمان بۆ دروستەکە ئۆکسیتۆسینەکەش هەر مناڵەکە دەمی نا بە سنگی دایکەوە هۆرمۆنی ئۆکسیتۆسین دەرەدرێ هەموو ئەو ڕژانانی کە ئەو کیستورەکانی کە لە سنگا پڕە لە شیر هەمووی ئەگوشتێ ئەو هۆرمۆنی ئۆکسیتۆسینە شیرەکە هەڵاتە دەرەوە یعنی هەر جاوێ مناڵەکە دەمی پێوەتی شیر فچقاکە ئەمە نیشانی ئەمە معادلە و هاوکێشەیە کە تەنها لە سنگی دایکە هەیە شتە لە هیچ شوێنێکی ترا دروبوونی نییە لە شیری قوتۆ مەمکەکەی سفرۆبی کە بەیەک و نە تەنها لە شی دایکە ئەم حاڵتەمان هەیە بۆیە کە دایکە هەرچەند بتوانێت لەگەڵ سنگی خۆیان ڕای بێنێ وردەوە دە مناڵەکەش بەپێی شیر خواردنەکەی ڕاهەیە لەگەڵ سنگی دایکە بەس تۆ بە ڕۆژێک و دوو ڕۆژ کۆڵ ئەیت ئەڵێ خەمە سەرشی و وردە ئەتۆرێ لێ چکە ناتوانێت و ئەو دایکەشی حساسی نەبێ و دەو لە شیرەکەی کەمەکات هەتا وای لێ جارێ بەرگی مانگە ناگرێم حاڵتە بەڵام دایکمانێت تەمەنی 3 ساڵە ئێستا شیرەکەی ماشەڵڵا فوارەیەکە بۆ مناڵەکەی چکە مناڵەکە هەری خوات هەتا بیخوات ئەم دوو هۆرمۆنە ئیشەکەن هەتا بیخوا منە نەمان بیستۆ لە کوردوارێ مناڵێ چۆ بۆ مەکتەباتەوە شی خوارەوە چەند جا بیستمانە بووی ئەم تەبیعەتە وایە هەتا مناڵەکە دەمی لێ بەرنێت ئەو ئۆکێ لای خوا بووی کراوە بێ و شیرە بڕات باشە دکتۆر دایکێک کە شیری خۆی با بە مناڵەکەی ڕێئەکەوێتە لای ئێوە ئەوکو سپۆری نەخۆشیەکانی مناڵان ئێستا من پێرێ خەفەر بووم لە نەخۆشایی مناڵان ئەوە ئەمڕۆ بەیانێش نەخۆشکام نەبینیوت بۆی ئامادەکاری تاکەم بەرنامەکە ئەنجاچمەوە بۆ لایە قاوشێکی تەواو بۆ منە 25 نەخۆش لەسەر من داخڵە بێ بە هەموو قەناعەتێک وەڵم ئەم 25 لەوە چێ بەلایانی کەمەوە 20یان شیری قوتووە کە تووشی سکچوون بوون با کەمێکی شیری دایک یعنی زۆرینی ئەوانی کە تووشی سکچوون و ڕشانەوە بن بەرگریان کەمە زۆربەیان کە بەرهەمی شیری قوتون کەواتە کەمترین جار ڕێئەکەوێتە نەخۆشخانە ئەو کەسێککە ئەو دایکی بۆ زۆر نەخۆشی ئەمە هاوین بۆ زستانیش بە هەمان شێ چکە ئەو بەرگری کە هێتی و دژە تەنانی وەدەگرێ بەرگی مناڵەکە زۆر بەهێزەکە بەرامبەر بە زۆربەی نەخۆشەکانی وەرزیەکان چه هاوین چ پای زستان زۆر باشە بۆ هەموو ئەو بەڕێزانە شێر پرسیارێکتان هەیە لەسەر بابەتەکەمان نەتوان بە کۆمنت بۆمان بنووسن لە چۆڕ کۆمەڵایەتی مەتیا خود فەیسبوک ئێمەش ئاراستەی بەڕێز دکتۆریەکەین دکتۆر ئێستا دایکێک ئەگەر ناچار بێت کاری هەبێت بێتە دەرەوە بۆ چەند کاژمێرێک مناڵەکەی بەجێ بێڵێت بە ناچاری بێت شیرێکی تربا بە مناڵەکەی جگە لە شیری خۆی
پێشنیاری تۆ چیە چۆن بزانێت ئەم شیرەی کاڵی بژاردۆ بۆ مناڵەکەی گونجاوە هەوڵ بۆ جارە شیری خۆتی بۆ خەزنکەی ئەمە دایمە هەمیشەیەکەم یەکەم قسەی من ئەمەیە شیری خۆتی بۆ خەزنکە لە ماڵەوە بخەسە لاجەکە و دوایی کێ بۆی گەرم کاتەوە بیاتێ ئەگەر هەر نەتوانی ئەو کاتە بڕۆ بۆ شیرێک کە معروفە بووی کە کوالتی باش بێ طبعا کوالتی بەرز لە شیرات چیە زیاتر بەدرە ئەوەی کە ئێمە لە زانستی پزیشکی خوێندومانە هەندێک پێکاتن کە لە شیری دایکە هەیە و بەرەمێنانیان قورسە ئەمە جۆری پرۆتینەکە و جۆری کاربۆهیدراتەکە دیاریەکات ئەم شیرە تا چەندێک شیرێکی بەسوودە و جۆری چەورێکەشی تەڵەن مەچۆ بۆ مۆزوعی ڤایتامین شتەکانەوە لە هەموو شیرێکە هەیە لەو مۆزوعە هیچ شیرێک لەو شیریتر بەهێزتر نییە هەموو یەکشتە سە لە ئەمریکا شتێکی FDA خوێندەوە لەگەڵ CDC کە سنتەری کۆنتترۆل و دەرمانی ئەمریکایە ئەمەی کە هەچی ڕوخسەتی صحیە لە عالەمە بەشێکی زۆری لە FDA دەرەچێت یعنی FDA هەبوو ئەپروف یعنی بڵێن سەلماندنی FDA کەمە سنتەری خۆراکی ئەمریکا بڵێن پارێزایی لەن خۆشکانە CDC ئەڵێ لە ئەمریکا ئەتر تەمەن بۆ وڵاتی ئێمە بەشێکی زۆری ئەم قسەیەش گونجاوە ئەڵێ لە ئەمریکا هیچ شیرێک نییە لە شیرێکی تر باشتر بێ هەمویان یەکشتن لە بۆ دایکەکە کامە هەڵەبژێرە و کاتە ئەوە هەڵەبژێرە کە بۆ مناڵەکەی گونجاوە تۆ شیرەکەی بە مناڵەکەەوە ئەڕشێتەوە سکی پێ ئەچێ پینا پیزعاجە تفیەکاتەوە کاتە حەزی لەم شیرە نییە بیگۆڕە بە شەریکێکی تر مناڵەکەت لەگەڵ شیرەکە دە جۆری گۆڕیوە و هەرپی ناکەوێت ئێستا وەڵامی ئەو شتێمە بۆچی بیگۆڕە بە شیرێکی تر لەگەڵ ئەم شیرە مرتاحە ئەچی بۆ ماڵی خزمێکتان شەو مەجید ساز کراوەڵێ بەخوا من ئەم شیراڵەن زۆر باشە و من ئێم بە مناڵەکەم ئەمیش بەیانی ڕێکە لە مارکت ئەم شیری کردی بۆ کڕێ مادە مناڵەکەی تۆ لەسەر ئەم شیرە مرتاحە گرفتی نییە گەشتەکە مەی گۆڕە ئەمە ئەسلی مەسەلەیە لە شیری قوتۆ ئەمە ئەسڵە دکتۆر چۆن بزانی ئەم شیرە بە مناڵە کەوتۆ چۆن یاین گرفتەکان چیەکە لە شیری هەمان ڕێمانەکەی شیدای پێی کەوت گەشەی پێکە قەبز نییە مناڵەکە بیز عاجنە بە شیرەکە ئەی خوات گەشەی باشە زوزووە خوێ دایبی زوزووە گۆڕی پڕەبێ لە میز ئەمە یانی نیشای مناڵەکەت ئەم شیری پێکەوێت ئێتر پێویست ناکە وردی کەیتەوە بەڵام هەنێ وردەکاریە سعدی شیرەکان تۆزەکە گۆڕێ وەکو عەرزم کردن ئێمە لە معمەلێک بووین وەکو نمونەیەکی واقعی بۆتان باس بکەم لە معمەلێک بووین ئێستا وەڵامی ئۆپسارەشتم کەوت دە شیرە گۆڕێ لە معمەلێک بووین باسی شیری قوتووەکرا چەند شیرێک بەرەمێن هەر ئەو شیرە خۆیان لە وڵاتە هەیە بەهشت و نیوە هەیەە بەنونی و هەیە بەیانزڵی بۆ نونە هەر ئەم معمەل چاپێن شیری هەیە لەم شارە فرۆش باش هەمن ئەو شیران بێکۆبین هەر سێکیان قوتوەکانە بێکۆڕوە وتم باشە ئەم سێ قوتووە لە چیە فەرقیانە بێ تا ئێرە هۆڵ میڵکەکێ پرۆتین و کاربۆهیدرات و چەورێکی یەکشتن کە ئەچێت شوێنێکی جیاواز و هەرەکان ئەچنە شوێنێکی جیاوازەوە شیرەکان ئەمان مادەی پێکاتەکەی جیاوازە ئێکستراکان ئەوانەی کە تێکرێ ئەمان جیاوازەوە جیاوازە یعنی ئالە یا سعرەکانی نەگۆڕێ یعنی ئەسڵی بەیزگی شیرەکان زۆربان یەکشتە بەبێ بنجامەلە یعنی هەموو شەریکەکان لە دوایی لە کۆمەڵە پێکاتەیەکە تەنافوسی لەسرە زۆربەی شەریکانێکن هەندێک پێکاتی مەسەرەن جۆری پرۆتینەکەی فەرقیە جۆری کاربۆهیدراتەکەی فەرقی هەیە لاکتۆزەکەی هەندێکیان جۆری چەورەکەی ئەگۆڕێ بەرەوان پێشکەوت نایە ئەمانە هەندێک جار سعرەکە فەرقەکات بۆیە ئەمیش لەبری ئەمەی بۆدانێ ئەمانی بۆدانێ کا بە بیبی سعرەکەی گرانترە شیرەکەی پێبەرزێبێتەوە تەنها فەرقەکە ئەوەیە بەڵام تۆ کام شیرێت بە مناڵەکەت کەوت مادەم قوتووی ئیتێ کامیان پێی کەوت گەشەی باش و ئەمانی بەرێ بەڵام بە تایبەتی لە سێ چوار مانگی یەکەمە مناڵ کێشەی هەیە سکی ئاوسێت ئەڕشێتەوە بەشی خۆی مایدان شلە نەخۆشی نیە زۆر بەیان پیسایەکەی ڕۆژێ سکشونە تۆژە قەبزە بێت تونگە بێتەوە ئیتی دایکەکە تۆ دوو ڕۆژ پیسایەکە تونگە بێتەوە ڕاکە شیرەکەی گۆڕێ ئەم یەکە لە دایکەکات بە تایبەتی سێ چوار مانگی یەکەم ئەم حاڵتە ئاساییە پێویست ناکە دایک قەلق بێ لەسەر ئەمە خەریکی شیرگۆڕی مێ بۆم بابەت لیگەر لەسەر شیرەکەی خۆی با بڕۆ کێشە نەبێ بە مەرجێک مەسەن سوتانەوەی لەگەڵ نەبێ ڕشانەکەم وا لە مناڵەکە نەکا کێشی زیانەکە بەس تۆ چی بەلای دکتۆر ئەڵێ کێشی زیای کردو و گەشەی باشە مناڵەکە وریایە پێویستە کاشیرەکە بگۆڕی با جاجا بڕشێتەوە هەموو مناڵێک تا سێ چوار مانگی یەکەم یعنی لەو ئەچ سای 50 زیاتی مناڵواوێ بە قەنعەتی تەواو یعنی بەستێکی علمیە سەر مەیدان شلە یعنی شیرە خوات دایکی قڕقەنی پیاتۆ پشتێویەوە بە شیر شتێکی سروشتیە ئەو هەوای کە لەگەڵ شیرەکە قوتیان مناڵەکە ئەگەر ئەمە مەعیدە بێ بۆ نمونە ئەمە شیرە ئەمە ژەر شیرە هەواکاتۆتی ئێرەوە کە دایکی قڕقەنی پێات
ئالێرا مەسەن پێ سیسی شیریتە کە هەواکێتە دەرێ ئەو شی لەگەڵ خۆیاتی هەمی هەڵاتە دەرەوە ئاساییەوە زۆر سروشتێ چکۆمە حڵتێکی فیزیکیە خۆمە نەخۆشی نییە باشە مناڵەکە و کاتە تێری خواردو پێویستە کادایکە جارێکە شیری باتە دکتۆر تێری خواردووە بەس زووتر برسێوێتەوە تەنها ئەو فەرقی هەیە چونکە ڕێژەی شیرەکە کەمە بێتەوە بۆ مناگەردایکەکە دوو ڕقەمی باتێ لەوە چێ نیو ڕقەبەوە هەڵبێنێتەوە بەس هیچ گرفتی نیە مناڵەکە پێەکەنێت کێشی زای کردووە ئەتلیقێتەوە بە دایک و باوکی بۆ چواردەوەرەکە چ پێویستە کا تۆ مناڵە بڵی نەخۆشە یاعمە نەخۆش مناڵمان هەیە ساق و سەلیم پێەکەنی دایکە لە بەخوا بێتاقەتە یخاتە سەرجەکەی خەوێنێ یاخە بێتاقەت نیە مناڵەکەت عیبینێت بوو وایلێکی بۆ منە سروشتی خەوی مناڵەکەش بە هەمان شێوایە یعنی جاری وای دایک کاتۆڵێ وڵا بێ وەختی مناڵەکە کاتێتی بێ بخەوێ یخو کات مناڵەکە بە خەبەرە پێەکەنێ بوو وازی لێ نایانی ناڵکە خۆی خەوی بێ خەوێت پێویست بە تۆ ناکە ئالوێت دەوڵ زۆڕنای بۆ لێ بە خەوی لێ بناڵ دەسۆژکتۆر تەبیعەتیان وەڵامی پرسیارەکەی من ئەوەی کە دایکەیە دە جۆر شیر بۆ مناڵەکەی گۆڕێت وەڵام بایتەوە جایی وای هەیە گرفتەکە باشە دە جۆر شیری گۆڕیوە هیچانی پێ ناکەوێت ئەمەی وەڵامێکی گونجاو بۆ بیسات دایکان هەیە پێیان خۆشە وەڵامێکی دروست و گونجاویان دەست بکەوێت لە هەموو عالەمە بەقەدر کوردستان بە ئاسانی دەست ناگاتە دوکتۆری مناڵ لە هەموو عالەمە بە تەحداوێڵم بۆیە تکای ڕاوێژە بە پزیشکی مناڵان کە بۆی ئەو خەموو بڕێتەوە باشە باشترین چارەسەر باشە دکتۆر دایک و باوکە ئەڵە مناڵەکەم تووشی حساسێتی شیر بۆ حساسێت بۆ بە شیر ئەمە چێم چۆن من بزانم مناڵەکەم حساسێتی بەرامبەر بەم جۆرە شیرە هەستیاری هەیە بەڵێ خۆی هەستیاری پرۆتینی شیری ماگامان هەیە ئەو شیرانی کە بە قوتو دروست دەکرێت بڵێنکەتە قوتەوە ئەمانە پرۆتینەکان تەڵەن لە شیری ماگاوەرگیراوە بۆیە هەندێک مناڵ هەستیارە بە پرۆتینە نیشانەکانی هەستیاری چێ بۆ منە جانی سوورە بێتەوە سکی زیاتر ئاوسێ دوای هەموو شیرێک مناڵەکە سکی تونگە بێ ئەگری تا پیسایەکە کات ناڕەحەتە کە پیسایەکەی کرد هەموو شتێ ئاسایبێتەوە زۆرجار ئەمە ڕەشانەوەی ئەبێت کێشی زیاناکە پێی یعنی کۆمەڵە گرفتی هەیە کە نیشانەکانی و هەندێک پشکنی هەیە هەرچەنە من لەگە ئەو کوڕی خۆم زۆربەی نیشانە سەریریەکان ئەوانی کە دایکەکە بۆت باسەکە بە نیشانەکانە زیاتر ئەزانی کە مناڵەکە هەستیاری هەیە ئەو کاتە بەپی نیشانەکان بڕیارەدەی شیرێکی دەیتە کە پێڵەن پارشەڵی هایدرۆلایز ئێمە دوو مەرحەلەمانەیە بۆ چارەسێمان سێ مەرحەلەشمانێ بۆ منە شیرێکمانەیە کە بڕێ لە پرۆتینەکەی شی کراوێ پرۆتینێکی تێکشکای وردی هەیە هەستیاری کەمتر ئەبێتەوە مناڵەکانە خێنێ سەر ئەم شیرانە دوای ماوە متابعەیەکی باش ئەبێت لەسەری بەردەوام بێ بەڵام ئاتەنەمانێت چکە ئەرکی لە ڕووی تەحزیر و ئامادەکردنەوە زۆرترە بۆیە شیرەکان ئاتن گرانترە هەندێک جا خانەوادەکان توانای کڕینیان نییە ئەگەر بەمەش چاک نەبوو ئەچینە مەرحەلەیەکی تر کە پێڵەن ئەکستەنسیڤلی هایدرۆلایزد ئەو شیرانە بە تەواوی پرۆتینێکی شیکراوەتەوە نەک جوزئێکی تەواو پرۆتینەکان بەردەوام بێ دکتۆر لەسەر ئەبێ لەسەر شیرە بەردەوام بێ بەڵێ هەتاوەکو زۆربیان یعنی با بڵێن 195 تا ساڵ ئەو گرفتان نامێ بەرگریان باشە بێ و هەستیارەکە تێپەڕێنێ هەندێکیان تا 2 ساڵ جەمێنێتەوە مەجبوری لە سێ بڕێ هەندێک جار هەر بە پرۆتینەکان بە هیچیان بەوانە هیچی تەنان بە سۆیەکانیش گرفتی هەیە لەبەرەوە مەجبورە بی ئەچێ سەر پرۆتینی شیرێکی وەکو شیری بزن یان شیری مەڕ ئێستا شیری مەڕ واخێکە پێیا بێ کامادەکرێ بە پاودەر هەرچەنە شیری بزن زۆر جا دایک باوکە ترسێڵم بۆچی شیری بزن بە مناڵەکەم یعنی خەڵک هەمی شیری مانگایە بۆ چمەشی بزن بەعکسەوە ئێستا دەوڵەمەندەکانی کوردستان فێر بوون هەر بۆ پۆست شیری بزنێ بە مناڵەکان لەبەری کوالتی شیرەکە بەرزە و مناڵەکە زی تەڵەوریاترە بێ و یعنی پێکاتێکی جیاوازە لە عامی خەڵک ئەوەی لاتوە ئێمە بۆ عیلاجینە دایک باوکە جاروای لێ ترسن بەڵام هەیە دەبە خاتی کە حەزەکە شی بزن با مناڵەکە لە ئەوروپا ژوانەکە لێ گرفتێکی نییە نەخێر وەک شیری ئاساییوە زۆر باشە دکتۆر ئێستا هەر لە ستۆدیۆ چەند جۆرێک لە شیری قوتومان هێناوە سامن کە بڕیار بم شیرێکی قوتو بم بە مناڵەکەم بچمە دوکانێکەوە ڕەنگە ڕاستە خۆ پرسیاری و بکەم بڵم کام شیرەی کە زۆر باشە کام شیرەی ڕەنگە بیرکردنەوەی من وابێ بڵم کام شیرەی کە زۆر گران بێ ئەو کوالیتیەکی باشی هەیە بە ئەوەی بۆ بکڕم وایە شرتە کە شیرێک نرخەکەی گران بووی تر کوالیتێکەشی زۆر باش بێت وڵات جامن ئێستا لەسەر شیر ئەگەر قوتوب بە هەر نوعێک سپێسیفای بکەم جێیکەم و قسانە سەر بکەم ڕەنگە بێتە ڕێکلام یان ببێتە لێدان لە شەریکەیەک بەڵام هەندێک تەوسێ بۆ دایکانی بەڕێزەکەم کە زۆر کردنە بەڕاست یەکەم لە اختیارکردنی شیرە بە گیرفانی خۆتەڵی بژێرە پێش هەموو شتێک مە بە ئەرک لەسەر خانەوادە و مێردەکەت بەتایبەت لەبەری ژنەکەی دراوسێت شیرێکی هەڵبژاردووە قوتوویەکی گەوری بە 26,000 تۆش حەزەکەی هەڵبژێری ئەمە مەکە مناڵەکەت شیرێکە بۆ هەڵبژاردووە بای 7,000 قوتوویەکی بچکۆلەی پیکەوتووە گەشەی پێکاوکو چۆن لە بەرنامکە وازم کردو بەردەوام بە لەسەری شیرەکەت مەگۆڕە جاری وای هەر بەگۆڕین شیرەکە مناڵەکەت
کۆندامی هەرسی تێگەچێ ئەم پرۆتینە پێ هەرز نابێت ئەنجا چ سەر شیرێکی بە حسابی خۆت ئەمان باشتر لەمەی پێشوش ئەمیش پرۆتینەکەی پێ هەرز نابێت یعنی مناڵەکەتە خەیتە ناو گرفتێکەوە کە خۆشت ناتوانین لێ بێت و دەرێت اینجا سەر جاوێ سەر لە دکتۆرەکەش شێوێنێ ئەڵێ وەڵا بەزم شیرەم ماوەت ینی دکتۆرەکەش نازانێت بەروکوێ ئاراستی مناڵەکە بکە بۆیە بەڕاستی هەڵبژارنی شیری قوتو تەنها من یەک تەوسێ بە دایکان و باوکانەکەم تەنها ئەو شیرانە هەڵبژێرن کە بە شوێکی فەرمیێتە ناو هەرێمی کوردستانەوە شیرە فەرمیەکانیش وازەحن هەموو کەسە زانێ کام شیرانە فەرمین کە بە ڕسمیێتە ناو هەرێمی کوردستانەوە بۆ گرنگە بەڵێ لەبەری ئەو شیرانی کە بە فەرمیە ناو هەرێمی کوردستانەوە بە شێوەی بەڕات کۆنتێنەری بەڕادێکی ساردکەرەوەی یعنی کە لە ئەوروپا حەز نەکرێ ئەم شیرانی تێک ناچێت نەخێ هیچی لێ نا و بەڕادێکی وش کادێتە کوردستان لە ئەوروپاوە کە خێتە ناو بەڕادە تا کوردستاندا ناکرێت لێرە خێتە ناو مەخزەنی تایبەتەوە کە هەمیش ساردە وەکو سەلاجەوە ئەو ئۆڵە گەوران دکتۆر منێکی هاوڵاتی چۆن بزانم ئەم شیرە بە بەڕات هاتووە لە چ ڕێگایەکەوە گەیشتۆ هەرێمی کوردستان هۆگەڕا بێ لیستەکەم پێبێ ئەوە مافی جەنابتەوە پرسیارە بکەی بەڵام ئەو بێ حکومەت سەرپەرشتەوی شە بکە ئاسڵە یعنی تۆ بێ متمانەت ئەوە بە حکومەت دەبێت کە ئەم شیرە ڕسمیە ئەو شیرانی کە بە ڕسمی عادەتەن کۆمەڵک مواسەفاتیان یەکێ لەو مواسەفاتانە ئەگەر نەبێتە لێدان لە شیرەکانی تر بەڕاستی ئەو شیرانە کە بۆ شەرقی ئەوسا دروستەکرێن لێ نووسراوە بە عەرەبی لە فلانە سونیعە لە فلانە وڵات دروستکەوە بەڵام کەسێکی نووسینەکان عەرەبین کابرای ئەوروپی هەموو ئەوروپا بگەڕێ قوتوویەکی شیر نبینی بە عەرەبی لێ نووسرابێ چونکە هین بە وڵات زمانی وڵاتی خۆیان نووسرێ زۆربان ئینگلیزین هەیە بە زمانی خۆی سەر شیرمان هەیە بێنێرە کەس نایخوێنێتەوە سویدیەوانە کەس نایخوێنێتەوە لەبەری هەموو نووسینەکان سویدیە بە وڵاتی خۆی هەن دروستەکرێ ئەم کێشە وڵاتی ئەمەوە ئەوەی کە بۆ سوید دروستەکرێ بۆ ئێرە ناگونجێ ئەوەی بۆ بەریتان دروستکرێ بۆ ئێرە ناگونجێ بەریتانیا من نەخۆش ماتۆ هاتوتۆڵێ بە ساقی هەتاوەکی کوردستان بوو لەبەری ئێمە لە ساڵەکە 2 هەفتە هەتاومان هەیە ئەی چۆن بۆ شیرێکی ئاوە بۆ پێکاتێکی ژینگەی ئاوا دروستەکرێ ئەیهێنی بۆ وڵاتی مناڵەکەت پلێگەرمی 45 ئەومە شیری دایک نێ خۆی بگونجێنێ نەخێر ئاخر ئەوەیە کێشەکە ئێمە کۆمەڵک شیرێت تایبەت بۆ شەرقی ئەوسەد بۆ ڕۆژهەڵاتی ناوڕا دروستەکرێ تەحەداکەم هیچ شیرێک لەوانی کە ئاوا بە زمانی بێگانە لێ نووسرێ لە وڵاتانی خلیجە بێ ئیلا بێ بە عەرەبی لێ نووسرابێت چونکە بۆ خلیج دروستەکرێ کاتە تۆ بێ باشترە ئەو شیرانە بە عەرەبی لێ نووسرابێ اینجا ئێمە بکڕین بەکاری ئەمە ڕێی خۆمە و ڕێیکی علمیشە بەڕاستی هیچ هەر شەریکێکیش گرفتی لەو قسەی ئەتوانێ بەرامبەرم بۆستێتەوە لەبەر ئێمە ئەسەن باسی شتی علمیەکەم حەقم نییە بەم شەریکێکی ڕێکلام بۆ خەوکە من هیچ شیرێک برای من نییە و دۆست و خۆشەویستی منێ لە مۆزوع چونکە ئەمانە تێکە لەسەر شامە لێبوون کەس بکەین ڕەنگە قسەکەم بۆ هەنێ کەس ناخۆشە بەڵام ئەمە حەقیقەتە هەر شیرێک بۆ وڵاتە دروست نەکرا من پێژیان ناکەم دایک بێ بە مناڵەکی هەرگیز پێژنارم نەکڕۆ دەست خۆش دوستوەجیان سپاس بۆ زانیاریەکانت ماندوومان کرد یەک چەند ڕەنگە پرسیاری زۆرتریشمان مابوو بێ بیکەین بەڵام لەبەرکەمی بەرنامەکە دەستە خۆش بە دووبارە هیوادارین کە دایکان زۆر گرنگی بە شیری دایک بێن چونکە دکتۆر کۆچەر خۆی باسی لەوە کرد ئەگەر 25 مناڵ ئێستا لە نەخۆشخانەی منداڵان کەوت بێ 20 منداڵیان 21 منداڵیان لەو منداڵانن کە شیری قوتوو بەکارهێنن ڕەنگە 4 منداڵیان بە هۆکارێکی تایبەت لەو منداڵانە بن کە شیری دایک بەکارهێنن کە شیری دایک ئەوەندە سوودی هەیە ئەوەندە کاریگەری هەیە لەسەر تەندروستی هەم مناڵەکە و هەم دایکەکەش دووبارە دەست خۆش دکتۆر جان دەست خۆش بە دووبارە